بیسەران و بینەران سڵاوتان لێبێت. دوێنێ شەو بازاڕی قەیسەری شاری ئەولێر سوتا نزیکەی 350 مەزەندە دەکرێت تا 400 دوکان بە تەواوەتی سوتا بێت. ئێستا بەشێک لە دوکاندارەکان لێرن کە لە ئەو دیمەنانەی دواوی من دەبینێت ئەو دوکاندارەکان دانیشتون چاوەڕێ دەکەن تاوەکو هێزەمنیەکان ڕێگەیان بدەن بستنەوە نێو دوکانەکەی خۆیان سەیری دوکانەکەی خۆیان بکەن. هێزانیەکان لێکۆڵینەوە دەکەن. و من ئەوڕۆ لە خەڵک دەپرسم لە دوکاندارەکان دەپرسم هۆکاری ئاگرەکە چی بوو و ئەوان داوای چی لە حکوومەت دەکەن و چێ هۆکاری ئاگرەکەیان. ئەمانە و کۆمەڵی پرسیاری دیکە من لە دوکاندارەکانی دەکەم ئێوەش لەگەڵمانە بابزانم قسەی دوکاندارەکان چییە، ئەوان چی دەڵێن. دكانك بويت الرشو يعني بويت خلوصي سينما يعني له إلى لغياب دكانداري ولا قباتي دكانداري شوت كهرباء رددا السبب نفرنا بيش دكان دانيش تبو أنا شاتم بوتم كاكا أوستكي ديتمو دكاني خوما شخصات بس جوزي برامبر دكاني من سيستم هبوا تجربة أنا كده كاكا أودي النايا دكانش مو عارض السينما ربوا الرجو أو ألي رانا سيان كرو دانيشتا باشا زيري تاواي توبا بارسا دين تداري لا دو دقال السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دوکانەکەی بەڕێز سوتا لە بازاڕی قەیسەری بەڵێ دوکانی چیتە بوو؟ جلبەرجی منداڵن. بەڵێ جاری چەندەمە و بازاڕە دەسووتی؟ هەر خلال ئەو فترە تقریبا جاری دووەمە جارێکیان بازار سێبیران کە دەکات ئەو بازاڕی لای خۆمان ئەوش بەس بینایەکە بوو هیچ کە نەگرت بوو بەس ئەو جارەی هەمووی گرتەوە ماشەڵڵا. سەرەتای ئاگرەکە لە دوکانی تو نێزیک بوو دوور بوو؟ نا لەمە دوور بوو لەمە دوور بوو. سیستەمی بەرگری شارستانی لەو بازاڕە هەیە؟ هەیە بەس دیکۆرە. بۆ بەس دیکۆرە؟ بۆڕی ئاو هەیە لەو کۆڵانە لەو فەرانێکە مەسەڵەن سەرر حەرقنیای گاتێ بۆڕی دانراوە بۆڕی بکەوە قەتر ئاوی تێدانێ بەس هەوای تێدا. ئاوی تێدا نەبوو. باشە دەڵێن بەشێک لە سوستانی بازاڕەکەی خەتای ئەو پەردانەیە کە دوکاندارەکان لێیاندایە. لەوانەیە هۆکارێک بی ئەوە لەوانەیە هۆکارێک بی بەس هەندێک کات ئەو دەرزی هەموو وە بۆ سورعەتی بیگرتەوە هەمووی چەند زەرەر کرد تقریبان؟ بەخۆی وەخۆ دەزانێ بەرەو جەژنە بڕۆ جەژنە دوکانمان پڕ ئەشیایە ئەشیاتی نابوو. طبعا تقریبان مەزەندە دەکەی چەند دەفتەر بی؟ بەخوای بڵێم چەند نزیکەی دوو دەفتەر زیاترە. ژێوی چەند کەس لەسەر ئەو دوکانەی بوو؟ بەخوای خۆم و ماڵم داڵم. ئێستا دوکانەکەت کە سوتایە دەبی سەر لە نوێ بنیادی بنێەوە ئەو پارەیەت هەیە دەبی شتێک بفرۆشیان قەرز بکەیت. بەخوای خەسم برادر خۆش بن ئینشاءڵڵا محتاج نابین. داواکاریتان چییە؟ واشەیە شتێکی دەدا و جەبا هەر بخۆش تا ئیش دەکاتەوە ئینشاءڵڵا. لای خۆتان قەرەبوو بکاتەوە داواتان چیە لە حکوومەت؟ یا رب العالمین داواکاریمان چییە؟ هە بازاڕەکە چوو چاکەنەوە ئەو داواکاریمان هیچ کەمان نی بەس نوێژێنی بکەنەوە بتوانێت دەست بە ئیش کاری کاچی بخۆمە بکەنەوە. دەسبێنەوە لێرە ڕاوەستایی لۆ ناسیکن دوکانەکەی خۆت لێ ناگەنە کەس بچێت دوای گەڵ چیم پێ دەکرد یعنی ئەو دوکانەکە بوویتە ڕەشو یعنی بوویتە خەڵوسی سینەما هیچ نەمایە یەک پشکش دەربازینەوە ڕێگاش نادەمزین ڕێگاش نادەمز لەلایەک ناحەقیش نین یعنی کە ڕێگە نادوستکە سەر ڕای دوکاندار سێ چارەکی دزی لەگەڵە دز یعنی ئەمە دوکاندارم سێ چارەکی دزە بەس عرەزە بەسایەوە کە دوکاندارە دەچێت ژۆر دزی دەکات دوێنەشش زۆر کەسیان گرت ئاها ینی دوێنێ خەڵکیان گرتیان زۆر خەڵکیان گرت دەستخۆشی لە ئاسایش دەکەم الحەمدوللا یعنی خەڵکی جگەرێک زۆریان گرت هەر ینی بە متەلەبس یعنی بۆن و شامپۆ و نازانم چ و تۆپ و قماش و الحەمدوللا لەبەر هۆکاری ناگەن کەس بچ ژۆر یعنی بۆتان قەرەبوو بکات. اللهم آمين يا رب العالمين سواز چیت دەفرۆشە شای چیتە بوو؟ والله جلقوا مرن من داير أنا يعني أرى
چەند کەس لە دوکانەکەی تو کاری دەکرد چەند ئایلە بژێوی ژیانیان لەسەر و دوکانەی بوو بە قورعان ئەم بەخۆم ئایلەی خۆم یەکەش لەک نمیشی دەکرد ئەویش خۆی و برایەکانی لەگەرە برایەتشم لەکەم بوو ینی سێ کەس بوون ئەرەوەڵە سێ ئایلە حساب تقریبان چەند لەو زەرەر کردیا لەو ئاگرێکە لە بازار بووە دوکانەکەی تو بە تەواوەتی سوتا یان بەشەشی سوتا بە قورعان دوکانەکەم ئەوەیە ئەو دوکانەکەمە هەمووی سوتایە هیچ تێدا دەرنەچووە بەس الحەمدوللا و شکر بە خۆمان ساغ و سەلامەتین گەردەنی ئەوانش قەت ئازا ناکەن ئەوی دەستی لەو ئیشەیدا هەیە بەڕاستی خوای گەورە حەق و حسابیان لەگەر بکاتن ئاگرەکە لە دوکانەکەی تو نێزیک بوویان دوور بوو ناوەڵە ئاگرەکە سەرەتای ئاگرەکە خەرک نازانم زۆر یعنی هەر کەسە و قسە چی دەکاتن بە سەرەتای ئاگرەکە ئەوە سەرەتای ئاگرەکەیە ئەوە دوکانی منە ئەفەگەر ئەوە دوکانی منە نەسووتەیە ئەو دەڕابێتە نیشتمیە سواقیە هێشتا نەگەیشتە دوکانەکەی نانە نەگەیشتێ ینی ئەو حریقەیە بۆ حریقەوە ئاگرە ناکوژێتەوە حریقی هاتە ئێستا حریق نەهاتیە یانەوە تۆ دوو ڕقم تەلەفۆنی لەسەرەی من تەلەفۆنەکەم لۆ بکرابە حریق حەرز لێرە دادنیشی بەرامبەر دوکانەکەی من ئان تەلەفۆنێک لەگە بکرابەیە لەوانەیە ڕەنگە ئیخۆمی یەکەش کشمان قوتار کردبە بەزی دیکەوە ئیهمالی چییە والله ئەعلەم باش نەدەتوانی ئەشیاکە خۆت قوتارکەی خرە من چی هاتم دوکانەکەم ئەوها ئاگری تێبەر ببوو ئەوە دوکانەکەی منەوە ئاگری تێبەردەبوو ئەوە دوکانەکەی منەوە ئاگری تێبەردەبێت ئەوە مێز و شتەکانە کاتمەوە هابوو جاری چەندەمە دوکانەکە دەستێ وڵی جارێک بەتەنێ سووتایە جارێکی دیکەش لەگەر ئەسواق سێبیرانی عینەن سووتە 2010 جارە جاری سێمە جاری سێ ئارەوە ئەرەڵە جاری سێمە ئەوەی دەژرێ جاری پێش و چەندت زەرەر کرد جاری پێش و چەندت تقریبان بە قورعان زەرەرەکە چ سارەمان فرۆشتەوە هەموو بۆ زەرەر و تێمان کردەوە بێ سارەماینەوە ئەو جارە دەبریسان هەمان شتی بکەینەوە ئێستا نزیک دەبووینەوە لە جەژن بەرەبەری جەژن بوو ئەشیات هی نابوو لە بۆ دوکانەکەی خۆت ئەرێوەڵا وڵای دوو هەفتە دەبێ با 11 ملیۆنی و ئەشامان تێکرد بوو ئەرێوەڵا کوڕی لەگەر مەکاکەریم شاهێدا متوالێن ڕاوەستە دوو هەفتە دەبێت جەماعەتی بازار ئاگان لێ بکە قایمە مینە با 11 ملیۆنی و ئەشام تێکرد ئەوە بەس ئەشای نوێ بێزگەلەوەی کە ئەشاش تێدا بوو والله ئاعلەم چەندی تێدا بوو دەگوترێ یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە دوکانەکان پەردەیان هەیە پێیان گوترایە پەردەکان لێ بکەنەوە بەڵام ئەوان پابەند نەبوونە دوکانەکەی جەنابی شت بەو شێوازە بوو دوکانەکانی بازارێ وەبزانام 105 دەڕابە 195 پەردەیە ئەمن لە 94 لەناو بازارە ئیش دەکەم بێبێ دابڕان یعنی بڕۆ لەوانش بپرسە کە لە هەشتایەکانی شەو لە بازارە بنە بەخۆش لە ئالێن دەڕاوەستا بێ برادێکە لێن دەربگوتم لە هەشتاوە لە بازارێمە هەر پەردە بووە یعنی خەمخۆر هەبوو ئەو کاتی خەمخۆر یعنی هەستیان بە شتەکەی دەکرد یعنی کە دوکانت بەجێش هەست تێکرد ماری خۆیتی زیژ بە مارەکەی خەرچی دەستا ئێستا بێباکە یعنی ئاگای لینێ لەسەر وەرەقەی حرەسی نووسراە 25,000 لێ وەردەگرێت وەرەقەی حرەسی نووسراە ئێمە بەرپێ سیارنینە لە سووتان و شۆرتی کارەوە باشە دیلۆ پارەم لێ وەردەگە کاچم بۆ قورعانی ئەوە هەم قسەی قۆڕی پێدەگوترێ ئەوەی کە دەرێ پەردە هۆکارەکە لە بۆ ئاگرکەوتنەوەی شتیوا لە گۆڕێ نییە چەند سارە لەناو بازارە لە 93 ئەتا ئەلعانە من لێو لەناو بازارەمە پەردە هەر هەبووە بەس ئەو کارە ساتانە قەنەوە ئێکاکە لۆ بەس بە شەو خۆ بە ڕۆژ سبلیت پێ دەکرێت مبەردە پێ دەکرێت ئەو هەموو گلۆ بلازکتۆرە پێ دەکرێت بە ڕۆژ زیاتر بستیت شۆرتکارەوە بە ڕۆژ بکاتن لۆ بە شەو دەکاتن یعنی لۆ ئیلا لە غیابی دوکانداری و لە قەپاتی دوکانداری شۆرتکارەوە ڕوودەدا سەبەب کاتێک کە دوکانەکە سوتا لە مارێ بووی ئەمن ئەو کاتی ستا ڕسمەکەم شاندەیان تەسوورەکەم شاندەیە ئەوە تەسوورەکەی خۆمە کردیتم دوکانەکە دەسووتە هیچی قوتار نەکرە بەس ئەوی جیرانەکەم پێم کرا دەستێکمان گەیاندە لەگە برایەکەم لەگەر ئەو برای مکافحەی خوا خێران بنووسی لێن دەربوون قوتارمان کردو بەس ئەویش فەقیری هەمووی تەڕ بوو هەمووی دەبی فەلکا و ئەوەی کە دەسووتێ هیچ ئەوەی کە تەڕش دەبێ هەر ماروێرانیە دەتگۆ حەسبی الله ونعم الوەکیل الله زار دەرم حەسبی الله ونعم الوەکیل لەبەرەوەی خوای گەورە دەرێ داوام لێ بکە ئەمن جواب بدەمەوە ئەمش داوا لە خوای گەورە دەکەین ئینشاءالله گەردەنی ئەوانە ئازا ناکەم قەت لە ڕۆژی قیامەتی حەق و حسابی خۆم لە خوای دوێ لە ڕۆژی مەحشەری بەڕاستی یعنی ئەوە ڕەنجی ئەو ڕۆنیە
تێدەگەی ئەمە چەند ساڵە بە قورعان لە 1940 من وەک خۆم حسابکە ینی گەنجی و منداری و خۆشی ژیانم تەمەنم و هەموو قڕ بەسەریم هەموو سی یەک سارە بوو ینی هەتا ئێستا تا ئێرانە ئەوەن دەمان پێگوێنێ خانێکە سیارەکە ئەوەندە شامان هەبووتەوە هیچ دوکاندارە چنی ئەوڕۆ لە بازارە قەردار نەبیتن هەمووی قەردارە ئیشی بە قەر دەکەی تێدەگەی دەفرۆشی دەدەیەوە بەڕاستی الحەمدوللا وش بۆتان خەرە بکاتەوە سەلامەت ئینشاڵڵا خوای گەورە تاویزی هەموو لایەش دەکاتەوە بەڕاستی من هەر خەمی خۆمە خەمی ئەو بازارە هەموو سێ چارجی ناو بازارە هەمووی سوتایە ئینشاڵڵا خوای گەورە باش و شێوە تاویز لەوە مام بکات سلام علیکم مادی نەبی کە بازاری قەیسەری سوتا دوکانی توش سوتا چیتە بوو لعابة دكان لعابة مهم لعابة تقریبا چەند زرار کرد هم نستوي من الاخوي بزاد نا والله نقيش تما تقریبا چەند دوکان لەو بازارە سوتایە بخوي نازانا نازانا 200 او دوري زيادة حتى بتاني فروشان روش لبروي ئەو خەڵکەی کە دەهات هاوکار بوو لە بۆی ئاگرەکە بچوو جوري بس اسايشو او اقل كجينا وكان ڕێگان بە خەڵک مدني نتام سجوري دستيان خوش بي سواسيان دكان دوکانەکەی تو سوتایان والله بخۆش على دوکانی من نسوە بەس دوکانی زۆربەی برادران سوتای لە لای قەیسەری ینی لە پشتە ئێرە ئەمە لە سواق سێبیرانی لە بیداتە سواق سیراتە لای زیێڕێگراکان زۆر لەوانەیە نازم تۆخۆ دەکەم 56 دوکانێک بیست نازم لەو دەورەیە سوتای 300 بەسەرەوەیە والله دڵنیانی مە لەو شتانە بەس من یەک داوام هەیە لە خەڵکی لە بۆی دوێنێ کە بەڕاستی شوێ ئەمە لێرە ئامادە بووینی ئەمە دەمانتانیمان کۆنتڕۆلی لە سواق خۆمان بکەین بەس بەڕاستی خەڵکشی ئێرە ینی بەداخەوە نیان هێشت ینی جەماعەتی ئاگر کوژێنە و ینی پۆلیس شتانە ئیشکاری خۆیان تەواوی بکەن ئەوان قسووریان نەکرد بەس ینی هاوکار نەبوو ینی لە بەلاش لە بازارە ئێستا کاکەویستە من دوکاندارم لە بازارە تولۆ لە بازارێ ینی بە فێڵی ئەوی دەرێتن دەرێ ئەمن هاتیمە یارمەتی دوکاندارە کاکە من کەس خۆم لەگەرم ئەتولۆ یارمەتی من دەدەی بەڕاستی زۆر نەفەر ئەلێرە گیرا دەستی ئەم لە لێرەوە دەستخۆشی لە جەماعەتی نەفەریان گر لەسەر یارمەتی دوکانداراندا ئەلێرە نەفەریان گرتیە لەو دزیکردنەوەشتاندا یعنی ئەم دەستخۆشی لە ئاسایش و زێرەوانی و پۆلیس و ئاگر کوژێنەوانە بەڕاستی هەڵمەتەی ساشیان کرد ئێستاکەش ئەوان هەموو لە ئامادە باشیدارنا لە بۆ تاقی کوشتی خۆیان ئەوە دەکەن یان دەبینم دوکاندارەکان لێرە دانیشتون بەڵێ بۆ ڕێگە نادریان بچنەوە دوکانەکانی خۆیان تەماشارە مەسەرن ئەوەندە کاری تایبەتی خۆیان بزان تاقیکەن سبەبی ئاگرەکەی چی ئەوان ئیش خۆیان لەوانێ ئەوان بزانن زاری چەندەمە و بازارڕ خۆ پارە 2010 ئێرەستا بەس قەیسەری ئەوەی کەم زارەوە ینی پێسی ئەم بە قەنعات خۆم پێسی دەستێکی سەپەڵ بی دەستێکی ینی گومان دەبی دەست بیت لەوەی ئەم یەک بەخۆم وەکو دوکاندار کە ئێواران دوکانی قەپات دەکەن دوو سرکێت ڕئیسی و هەردووش دەینم خوار ئەو دوکانێکی دەدەم ئاش ئەوواگرێت شێ دێگەڕێی بابرین کە دەڕۆیەوە هەرچی ناو دوکانەکەتە هەمووی دەکوژێنمەوە کارە باشتیوارە هەموو دوکاندار من لە زیات هەموو دوکاندارەکان ئەو قسەی دەکەم سلکێتی ڕئیسی و وەردی دەین نەخوارێ خێرە ئەو ئاگەرەیات دەستەکی سەپەڵە یعنی هیچ کە لە گۆڕێنە کەیفی بە ئارامی شاری هەولێرە نایە دەوێت جێرە شوێنێک لە وڵاتی پایکاتن سلام علیکم سلام ورحمة الله وبركاته خير بين هۆکاری و ئاگرە چی بوو کە لە بازار وكارك بحقيقة كم ترخمية قەمی لە چی يعني للشارواني كان لدست ناس بريمنتي يعني هموكس يسنا كل زاني استا كم لقم زناب الدراجة عندنا مقابلة دكم همو دكان دار دمان زاني قيسر دستي خلكا تنزاني همو دزاين دستي همو تروج دخود دكاكا يعني كم ترخمية كيلتيا لكهرباء لا من لدكان دار كان يعني برو بيش دكاني بنزابة تاني بنزاش مش بيجي خسي كابرت زارة جيت نايد دستي وما يدخل كي كاول بكور بو دەڵی دەمانزانی کوتانزانی يعني اتو قمان دك ديزاين تيا لەنگە دوزار بسووتێ هاتە شێخەڵای هاتە بازار نیشتیمان هاتی دوکان دیارە یانی شتەکەیە دەستێ هەم دوکانە بە سوستێ چاوەڕێتان دەکرد زین چۆنا تقریبا ئەمەش کەمتر خەمی بە عام دوکاندارە کام لەهۆی کەمتر خەمەکەی لە چیە لەو ئەشیانی لەو بڕۆت بریا راپۆرتتان دوێ پێرە بکردایە ناو قەیسەری لەسەر ئەو شای خەڵکێک کە هەری گرتیا یەک دەبایە سکوتیەکانیش شارەوانیش ئەمانیش کەمتر خەلەوە وەسعی دەبایە کاکە ئەتوو حکوومەتی دەسەڵاتی دەبێ ئەو خەڵکەی وە بکەی ڕێنمایەکان جێبەجێ بکرێ پەردەکان هۆکارێک بوونا هۆکارە زین چۆنا
هۆکارەکەی چییە ڕێخۆشکەرە لۆ ئاگر تەماشا ئێستا ئەو دوکانە هیچ احتیاجی کار ناتوانێت چ بکە بەس ئەو دوکانە ئێستا ئەوە جگارە چ بێ خەسەری ئەو دوکانە دەسوێتن باشە پێتان نەگوترا بوو بەردەکان لابن چۆن ئەمن بەخۆم بدوێنێکە بزەمات شارانی بووم کاکە ئەوالەیە هادە پاشی من بەخۆم پێم گوتم کاکە خێر و دەگاتی ئەو شتانە بەنە ژۆری گوتی باشە پاشتیم تەبلیغەکی هینایە دای دوکاندارەکان سعات دەوری دوونی وەڕۆیە ئەم لێ بووم کاکە دەبێ ژۆریان خۆت بەرپرسیارەبی بەرپرسیاری چ دەبی ئەوە سوتا و چ لە خەڵکەی دەکەی وەلا دوێنێ هاتیە تەبلیغەکی هینایە دوکاندارەکان سعات و پاشێمە هینای دایتێ ئەگە نابەنە ژۆرێ خۆتان بەرپرسیار دەبن دۆرە بەرپرسیار چ لە خەڵکەی دەکەی ماری خەڵکیان کاول کرد قوری بەسەر خەڵکەی بوو جاری چەندەمە ئەو بازارە دەستێت دەگوترێت 2010 بامان شێ سوتا نا قەیسەری 2000 نا بازاری سێبیران سوتا قەیسەری نەسوتایە یەکەم زارە قەیسەری بەو شێوەی بستێ ئەوەی نەسوتای ماری کاول بوو ئێستا ئەوەی سوتایە سوتا ئەوەی نەسوتایە ئەشیاکەی وێران بووە دەوە تەماشایان تەماشا ئەو ئەشیاکە ئەوە شوی کابرا خە قوماشە جملە چی ناتی کەمزانە ئەو چیمایە ئەوتە بێژەکەی مزگەوت داینایە چیما ئەوەی نەسوتایە حساب کە سوتا ئەشیاکەی وێران بوو هەمووی دوێنێ شەو خەڵکێکی زۆر لێرە بوو ئەو خەڵکە هاوکار بوو خەڵکی سەتا سی چلی هاوکار بوو سەتا پەنجاشی ئارێ وەڵڵا هەیە خەڵکش باشەیە دەستخۆشی دەکرێت هاتووی یارمەتی خەڵکی بدا بەس بڕوا دەکەی ئەوە دوکانی منە ئەوە تەسویدی کا نەفرێک لە پێش دوکان دانیشت بوو ئەم نشاتم گوتم کاکە ئەوست دەکەی درێتەمە دوکانی خۆمە درێتە من دوکانی خۆمە ئەوە دوکانە ئێستا ئیمنە دوونە نەفرێک ئەلێر دانیشت بوو گوتم کاکەس دەکەی گوتی وڵە دوکانی منە گوتم کاکە بەڕاستە گوتی گوتم سەعیب دوکانم چ دوکانی تۆیە لەناو دوکانم ئەلێر دانیشت بوو سعات دەوری 12 بوو دەری مۆز دەکەی دەری وڵا لە پێش دوکانی خۆم دانیشتیمە ئەنی کەچی بخۆم سەعیب دوکانەکەمە دەبی و کابرایەت سبیل و سعدبی یعنی ئەوە دوکانەکە ئیمنە هادە پێش دوکان دەرم کاکەس دەکەی دەری دوکانی منە درێتە من دوێنێ هەندێک خەڵک دەستگیر کرابوو وەڵڵاهی نەمدیت دەستگیر کرای بەس خەڵکی خراپە بوو ئەمن بە چای خۆم دیتم قماشیان دەبرد بە چای خۆم دیتم نەگوتیان نا بەس کەسم نەدی بزرێ بگجیدێ بەڵام دیتر خەڵک دەیبا بە چای خۆم دیتم بەخوای بە چای خۆم دیتم ئێوە داواکاریتان چیە وەڵڵاهی داواکاریمانەیە سکوتێکی ڕێک پێک بێتن بە ئەو هانێتن تاخمەشی خەڵکێکی ڕێک پێک بێتن سەرپەرشتە بازارێ بکە حەریقەکان ئیش بکە هیچی سیستەمەی کە لە بازاردان درا سیستەمی سیستەمەکی خراپە زۆریش بەلاشیشە هیچیش ئەم کات خۆی کە ئەو بینای تعمیر کرا ڕۆژی ئەو بۆڕی حەریقان دەبرن ناو بازاری ئەمنی سێسان هەند زیێ دەربوتم کاکە ئەو ئاوەی لە قەڵات دێتە خوارێ ئاوەشی ڕیسیمە هەیە تەوزیع دەکاتە ناو بازاری لە قەڵاتی ئاوەشی گەورە دێ تەوزیع دەکا گوتم وەرە کاکە ئەو بۆڕێ لەگەوەی دەمچکەن لۆ حالەتێکی ئەو هالا دەتوانانی بەس ئاوەکەی خەلاتی بدێ ناو قەسەری ئیشەکان پێ دەکرێت وتیان دەلێ گەڕێ دەزانی چۆنە ئەوەی سەرپەرشتی ئیشەکان دەکا لە تایبەتمەندی کابرای دانێت کە ئیشەکە تایبەتمەندی وینی ئیشەکەی دەکا دوکانەکە بوویتە ڕەشوانی بوویتە خەڵوسی سینەما يعني لو إلا لغياب دكانداري ولا قباتي دكانداري شوت كهرباء رددا السبب نەفرێک لە پێش دوکان دانیشت بوو ئەم نشاتم گوتم کاکە ئەوست دەکەی درێتەمە دوکانی خۆمە شخصات بەس زۆجزی بەرامبەر دوکانی من سیستەم هەبووە تەجروبەیان نەکردێ کاکە ئاودێیان نایە دوکانیشم بۆ عارد ئاچنەما بۆ ڕەژوو ئەو ئەلێرانە سیان کرۆ دانیشتە باشە زێری تاوای تۆ بە پارچە دەینتە دەرێ لە دوو دەگەر دوکانەکەمان وەڵە نیوە بە نیوەستا یعنی ئاگر گەیشت و حەریق گەیشتەکەنەما تقەت ئاو پێشوازی هەموو سوتا یعنی دەڕابم کردەوە ئاگر لە ژۆر زوو حەریقمان باش بوو سۆندەلەکەمان بوو کوژانمانەوە نەگەیشت حەمدە ئەشیاکانمان هەموو عەدم بوو ئەشیاکانمان قوتار کردەوە زێر و شتەکانمان دوکانی زێریمان هەبوو ئەوە یەک بەس مشکلەکەی ئەو ئاگرەی کرایە وەڵڵا بیلاتی لە ئەمن سندی دەخۆم ئەو پەردانەیە کاکە برام ئەو پەردە ئەوانی پەردەی دادەنێ ڕزاتان لێ دەکەین ڕاستە کاکە ڕسق وەڵڵاهی ئێوەی نییە پەردەی زۆری دانێ و کەمی دانێ کاکە وەڵڵا بلات ئەگەر دەڕاب باە وەڵڵا بلات لە چارێجی ئەوەندە دەسوستا ئێستا مەثەلەن 100 دوکان سوتایە 25 دوکان دەسوتا تێدەگەن ئەگەر دەڕاب باە یعنی ئێستا ئاگر گەیشتە دوکانیمان ئاگر گەیشتم ئیمن دەڕاب بوو تێدەگەی نەگەیشتە ژۆرە زوو حەریق هات کوژاندیەنەوە تێدەگەی ئەو پەردانە شارەوانی برام
محافظ ڕزاتان لێ دەکەین کاکە و نەواستەی بکەن نە ئەوەی بکەن ئەوانی پەردەکان گردنم ئازاکەن توخوا ئەگەر قسەی خراپم کردبیتن وەڵە قسەی خراپش ناکەم بەس وەڵە مەسلحەتی هەمومانە یعنی ئەوی ڕۆژ لە حیم دەکرا بە جەماعەتم گوتم کاکە قوماشی خڕکەن یەک پشک دەبیتن هەموو دەگریتەوە ئەمن وەچی تەلیفۆنیان کرد گوتم کاکە ئەو لە حیمەیە هاتم دیتم لێ نەبوو الحەمدلله لە پشتەوە دەستی پێ کردبوو کە پێتان گوترایە پەردەکان لێ بکەنەوە با ئەمە پەردەمان نییە ئەوانە کە هەیتیان نازانم بەس دەلێم ئستە کاکە ئستە سیستەمێکی نوێ دانێن پەردە ڕزاتان لێدە ئەمن وەختی خۆی توکانی زێرنگرم هەبوو تەریشەکم دانابوو $50 شێق مدیر ئەوە شارەوانی هات $50 غەرامەی کرد گوتی ئەو دارە نابی لە کەربوچی هاتە دەرێ کاکە ئەمن 5 سانتیم هات بۆ دەرێ $50 غەرامەی کرد ئەو پەردانەی لۆ غەرامەی ناکە کاکە غەرامەی مەکەن بەس ئستە لەوەی پاش سیستەمەکی دانێ ئەوی بوو ڕزاتان لێ دەکەین باوەچی لەنگەمان لێنەیە جارێک و 2000 و 3000 بۆ سوتێتن باوەچی لەنگەمان لێنێتە ڕزاتان لێ دەکەین ڕزاتان ئەوانی پەردەیە گەردەنیشم ئازاکەن ئەگەر پێشتان ناخۆش بیتن ناو زێڕینگرەکان سیستەمی ئاگرکوژێنەوە دانرا هەبوو هیچ بەکار نەهات هەموو لە بن قوماش و لە بن ئاگری بوو تێدەگەی حریق باخ تاخیر گەیشت وەلو ئخوا قبول ناکە ئەوی هاتن وەچی گەیشتن تەقسیریان نەبوو یعنی بریندارشمان هەبوو خوا خوێنیان منووسی یعنی زۆرشمان ئاسایشەکانمان زۆر ماندی بوون شورتەکان هەمویان چەندیکانمان هەموو لەگەلمان ماندی بوون بەس مشکلەکەمان ئەوەیە پەردەکان کاکە ڕزاتان لێ دەکەن کاکە هەر یەکەو قوماشی بباتەش با بینتە ژۆرێ بینتە دەرێ بەڕۆژ شەوان بینتە ژۆرێ دەڕابی قەپاتکە ئەوی دەڕابی قەپات نەکە با غەرامە بکرێ گوتت سیستەمەکە ئیشی نەکرد لە بەسی ئیشی نەکرد نەبوو نا کاکە سیستەم کاکە چێت تەجروبەتان کردیە چێ ئەوی سیستەمی دانایەوە مهندیسەکە تەجروبەی کردیە بە سیستەمی بەرامبەر توکانی من سیستەم هەبووە تەجروبەیان نەکردیە کاکە ئاودێیان نایە تەجروبەیان نەکردێ برام حتى ئێستا بابە ساڵێ جارێک دێم 6 مانجی جارێک دێم سیستەمەکەی تاقیب دەکەمەوە نەکەس نەیکردیە تێدەگەی بەس وەچی قەوما ئەو زە دێنە هانامان تێدەگەی نابکە من دوکانم لە تەنیشتە من ئاو هەیە کەس نازانانی کوی استعمال دەکرێت دوکانی قماشما بوو دوکانیشم بۆ عارد ئاچنەما بۆ ڕەژوو والله هەر کەسێک بە جۆری زۆری و کەمی تەقدیرەکە ئەوە نییە بینایەکەش نەمایە بەس قماش نییە بەس ئەشکان نییە چەند کەس ژیان لەسەر دوکانەی تو عائلێکی کامل لەسەر ئەو دوکانێتە بەس ئی من نیە دوکانەیە 2 عائلە سەرە 3 عائلە لەسەرە ئەو برادرش جیرانی منە ئەوش لەگەرە من هەموو بۆ سڵاو لێبێت چەند دوکانە دوکان سوتا دوکانی چیتە بوو قماشی ئافرەتان بەڵێ چەند زەرەر کردی لەو سوی دوکانێ طبعا سێ دوکان زۆرە لە قەیسەری خۆ مەسندە دەکەیت چەند ناکەم نامێ بشکەم لە قەیسەری بەچەندی ئیش دەکرێت خۆ ئەوەندە ئیش ناکرێت بەشێک لە دوکاندارەکان دەڵێن 15 هەیە دەڵێ 20 دەفتەر لە قەیسەری 15 چێوە دەرێ 15 وەرەقا نازانم بیمە سێ دوکانە زۆرە چەند تقریبان چەندەم جارە ئەو بازارە دەسووتێ یەکەم جارە قەیسەری ئەمان بووە قەیسەری قەت نەبووە قەیسەری عیبی نەبووە مشکلەی نەبووە وەڵڵی ئەمە لۆ خۆمان ئەمە هەلەش کاسی مشکلی خوای دەکەین یعنی ئەم کە تەلەفۆنم لۆکرە هاتم ئاگر دەست پێ کرده بوو پێران نەگەیشتین یعنی سوتا ئاگریش خۆوەکی شتکە نییە بە قورئان ئەمن نەمدی شارەوانی من نازانم ئەم هەیە لە دایرەی ئاوە کارەبایە ژینگەیە جێدەیە شارەوانی بێ بە ئەو عالەمە کە دەی ئیشەشی بکاتن مانعی دەکەن مەناعەتی باوەگەوە دەڕابایە ئەو هەیەندا بەو شێوەیە کابرا دوکانی دێ دڕا بینتە دەر نایەن پێشگیری دەکەن شارەوانی بە فەنی خۆی بە مەهەندسی خۆی دەوی لێ بکۆڵیتەوە دایرەی ئاو لێ بکۆڵێت ئاوخۆی ئیسفادە دەکرێت لەو بازاڕی سیستەمی بەرگری شارستانی هەبوو سیستەمی ئەو سیستەمێکە دانرا بوو کاکە ئیشی دەکرد کاریوانە فێر نەکراینە کوی ئیسفادە بکرێت کو بەکاری بینی کاوانە پێ دانرا لەکرە خۆی دانرا فەرموو نازانین بیکاتەوە ئاو نییە ئەگە ئاو هەوی کاوە چی دەکاتن ئاو نەبوو ئاو هەیە نازە کوی ئیسفادەی لێ بکە ئەوان دەوی بە دایرەی ئاو
بە زانستی خۆیان بە دەوانی کە دەورەیان دیتە یا لێ دەزانن هەرکەس دەبواری ئیشی خۆی تقریبان چەند دوکان سوتایە لەو بازاڕە؟ واللهی ناتان بە ژما برێم کرد زۆرە بخۆ وا دەبینی هەموو ئەتا چێن دەست پێ کردیا هۆکاری ئەو ئاگرە چی بوو؟ هۆکاری ئاگەر ئینسان ناتانی گوناحباری برێ گوێندەیە ئەتوو پێم سەیرە لە شێخەڵای لە لەنگەی ئەو قسەیشی گرتەوە ئەوانی لەو بوارە ئیش دەکەن گوێندەیە دەبی لێم کۆڵنەوە ئەو هەموو عرەسی هەیە هێو عرەس هەموو لەتەوە دەرکەکان عرەسەیە بێ بازار بوو بێ کار بوو لەوانەیە بە چەمانجی دیکە نێتەوە سەر نایەتەوە سەر خۆی هێزە کو بێتە دوای بکات کاسبێ نییە ئیش نییە کاوە بە شوێناتە ئیشێ بکە جا بەشێک لە دوکاندارەکان ئەشیان هینا بوو ئەوە گوتیانوە لە جێژنەی نزیک دەبینەوە بەڵکو خەڵک جلوبەرێک بکڕیتن بە تایبەتیوانەی جلوبەر جارێ بەرێ ئەو کابرا ژلۆ ژیانی خۆی مار و منداڵی خۆی تەقەلا دەکا ژیانی تەمینکە ژیان شەوم فەوتامی سوتا فەوتا سوتا چمایە ئەوەی کە دەبینی ئومێدی بە دوکانەکە هەیە زۆربەی سوتایە زۆربەی ماری وێران بووە ئەو دەبی هەموو نوێژەم کرێتەوە دەبێ هەموو دوکانی زێرنگەکانە ئەوە پێش زێرنگەکانەوە هەموو قمات فرۆشەکانە ئەوە دەستۆ ناو زێرنگرە ئەها تەمەشا هەوێران بووە ئەوە دەستۆ فەرعی زێرنگرە باشە ئێستا لێرانە ئەوتە ئەوە ئەلێرانە زێرنگرەوە دانیشتیا باشە زێری تاوای تۆ بە پارچە پارچە دەینتە دەرێ لە دوو دەگەڕێ بە تاوانەوە باخوای مەزەندەی 350 تا 400 دوکانی دەکەم بە زیادەوەش هۆکاری ئاگرەکە چی بوو؟ کەس نازانی ئەوەندەی کە ئەمە زانیوە سەعات بابرێن 8 تەلەفۆنە بەم کرا گوتیان لەکە قەڵاتەیە نیو سەعات گوتیان زوو بگەنە دوکانت هاتم بەزاز دۆکان هەموو ئاگری گرت دوکانەکەی توش سوتا لەگەر هەتا سەر کۆڵایمان بەزی برادەرەکان و هەموو ڕۆی هیچ هیچی لێ دەرنەچوو ئەوە تاها ڤیددیۆم پێەیە ئیش شەوێ بزانە تەمەش ئەوە سەعات سێ شەوێ ئەو پێش دوکانی منەوە ئەو پێش دوکانی منە بزانە ئەوە سەعات سێ شەوێ یعنی زێرنگر و خەرچی بێگانەی هەموو تێکەڵ بوو شەخص هاتو بەس زۆر دزی بەس هاتبوو لە بۆ دزی باخوای جیرانی خۆم بوو کو دوکانی کردەوە ڕاجابخانای هینا خوارێ ئەوە دەما پێکرا خەڵکەکەمە پاڵدا و بەسە تا هیچی لێ نەڕۆ بەخوای سەر لە عاری کەتووە زانیەوە ساحب دوکان نییە؟ نامە بخۆمان دەزانین هەموو ئاهلی بازارە هەموو یەکتر دەناسینەوە هەموو هەویەمان هەیە هەموو شتمان هەیە بازی ترکە خەڵکەوە دێتە ژوورێ چ دەکەی هەر بەس زۆر شات زینی جیرانی خۆمە ئەشە لێ زرایە باخوای ئەو هەڵ لە ئاردی زێرمە هەگردیتەوە خۆ لێ نەبردرێ نا لەخوای بە زیاد بی لەخوای بە زیاد بی ئەویش لەخوا هاتی بێەوە زازە شکر دوکانەکە بوویتە ڕەش ینی بوویتە خەڵوسی سینەما يعني لو إلا لغياب دكانداري ولا قباتي دكانداري شوت كهرباء رددا السبب نەفرێک لە پێش دوکان دانیشت بوو ئەم نشاتم گوتم کاکە ئەوست دەکەی دێتەمە دوکانی خۆمە شەخص هاتو بەس زۆر دزی بەرامبەر دوکانی من سیستەم هەبووە تەجروبەیان نەکردێ کاکە ئاودێیان نایە دوکانیشم بۆ عارد ئاچنەما بۆ ڕەژوو ئەوە ئەلێرانە زێرنگرەوە دانیشتیا باشە زێری تاوای تۆ بە پارچە پارچە دەینتە دەرێ لە دوو دەگەڕێ بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و قسەی بەشێ لە دوکاندارەکان بوو تاوکو ئێستا بە فەرمی هۆکاری ئاگرەکە ڕانەگەێنراوە کە هۆکارەکەی چیە و لەو بازارە نزیکەی 370 دوکان بە تەواوەتی سووتان بەشێ لە دوکانەکانیش کە نەسووتاون بەڵام بەهۆی دووکەڵ و زیانیان پێگەیشتەوە بەشێک لە خەڵکەکەش بریندار بوونە بەهۆی ئاگرەکەەوە بەشێ لە کاسبکارەکان دەیانگوت ئێمە سێ چار کەسمان لەگەڵ بۆ ئیشی دەکرد یعنی بژێوی سێ چوار خێزان لەسەر دوکانێک بووە بەشێ لە دوکاندارەکان هەیەیانە لە دەفتەرێک تاوەکو دەگاتە 20 دەفتەر زەرمەند بووە زیانی پێگەیشتووە و ئەگەر ئەم بازاڕە نۆژەم بکرێتەوە چا بکرێ نزیکەی 2 مانگێک 3 مانگێک دەخایەنێت
جیالەوەی بەشێ لە دوکاندارەکانی شپارەیان نییە تاوەکو ئەشیای نوێ بێنن بۆ دوکانەکەی خۆیان. یەک لە دوکاندارەکان گوتی کە دوکانی جلوبەرجی منداڵانی هەیە، گوتی با 11 میلیۆن و نیوم هینا بوو، گوتم ئەوە جێژنە نێزیکە بەڵکو شتێکی ئیسیفادە بکەم، بەڵام لەگەڵ ئەو ئاگرا تەواوی دوکانەکەم سوتا. هیوادارم هەمیشە سەلامەت بن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.